بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خوای پەروەردگار لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ بینێران. ئەم کاتتان باش، خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تازە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. بینیتان کە باس لە چاکسازی دەکرا و چاکسازی لە خەڵکی هەژار و لە نانەواوە دەستی پێکرد. بۆچی حکومەت چاکسازیەکانی قەتیس کردوتەوە لە کاسبکار و پیشەوەرە بچووکەکان؟ لەبەرچی؟ بۆ لە گەورەکانەوە دەست پێ ناکە، بۆ لە پرۆژە گەورەکانەوە دەست پێ ناکە، بۆ لەو پرۆژانەوە دەست پێ ناکە کە 7-8 ساڵە خەڵک چاوەڕوانە خانوەکانیان بۆ تەواو بکرێت، شوقەکانیان بۆ تەواو بکرێ و تەسلیمیان بکرێ، بەڵام نەکراوە و ناکرێت. بۆ لەو جادانەی کە ساڵانێک کە بە حساب جادەکە تەواو کراوە بەڵام هێشتان ماویەتی قیرەکەی تەواو بکرێ، خۆگەر سەیری ڕەسیفەکە بکەن دیارە قیرەکەی بەشی یەکەم چەند لە ڕەسیفەکە نزمترە، دیارە کە قاتێک بەشێکی تری ماوە قیر بکرێ و زۆر شوێن وازحە ئەگەر سەیریکەن دەیبینن. بۆ ئەوانە محاسبە ناکرێن کە ساڵێک بەسە پرۆژەکانیاندا تێناپەڕێت دەیان خەلەری لێ پەیدا دەبێ. بۆچی محاسبەی ئەوانە ناکرێ؟ بۆچی چاکسازی لەو شوێنانە ناکرێ کە دا و دەرمانی بەسەرچوو دێنن، کە خواردنی بەسەرچوو دێنن، کە پاکەت و جگەرەی بەسەرچوو دێنن، کە یعنی کۆمەڵێک شت دەهێنرێتە ئەو هەرێمە بەڕاستی بەداخەوە وێرانکەرە، بەداخەوە چۆن دەڵێ مستەقبەل و داڕۆژی نەوەکانمانی لەناو دەبا. بۆ قسە لەسەر ئەوانە ناکرێت؟ بۆ ئەو هەموو شوێنی ساختەیە جوانکاری و نازانم تەجمیل و نازانم هەندێک نەخۆشخانەی چۆن دەڵێ ناڕێک یاخود ئەو شوێنانەیە کە قوماری لێ دەکرێت کە ڕۆژانە و شەوانە، ئەمانە هەمووی کارەساتە هێنانی ئاژەڵی نەخۆش. بەڵێ دێمە سەر پەیوەندەکان کاک ئەرکان لە ئاکرێ. بەڵێ کاک ئەرکان، سڵاوی خوات لێ بەم کاتت باش. سوپاس بە قوربان دەستەکانت خۆش فەرموو. بەڕێزم بوو چاکسازیەکانی حکوومەتی هەرێم قوربان ئەوە این هەژاری گرتەوە. ئێمە کاسبکارین، کاسبکار ڕۆژانە ئەوەی خر دەکەینەوە ئەبێت هەر لە حکوومەت ڕاکەین، هەر بدەین بە حکوومەت. دەنگت قەتع دەبی کاک ئەرکانجان، دەنگت قەتع دەبی ئەگەر شوێنەکەت بگۆڕی. بەڵێ 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 کاک ئەرکان. کاک ئەرکان داوای لێبوردن دەکەم. دەسمە کۆیە کاک کاروان، سڵاوی خوات لێبێ. کاک کاروان، بەڵێ کاک کاروان، سڵاوی خوات لێبێ. سلام علیکم. سلام و رحمەت الله. بە قوربان چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ خوا سەلامەت کار و حاڵتان باشە؟ یاخوا باش بی. جادەوبانەکانی کۆیش ئێشتان تەواو نەبوو لە لایەکەیت کە دەست بە تێکچوون دەکاتن، ئەوانە شێوە نییە؟ وەڵامەوە هەمووی هەر وێران بووە، نازانێت چۆ دەستێت، بەڵامەوەی کە زۆر گرنگە بەلایەنەوە چاکسازیەکەیە کە حکوومەت بۆ لە نانەواتیەکانەوە دەست دەکات، بۆ لە خەڵکی خوارەوە دەست دەکات، بۆ چاکسازی ناکە. خۆ کێشەکە لێرەدایە. ئایا ئەوەی کە چاکسازی دەکا خۆی دەستێکی باڵای نیە لە گەندەڵی ئەوەی کە ئیدعای چاکسازی و بەڕێوەبردننی وڵات و خۆیان ئەم وڵاتیان تێکداوە، خۆیان دەستێکی باڵیان هەیە لە تێکدان. ئێستا کە دێ خەڵکی 6 ملیۆن خەڵک لە هەرێمی کوردستان هەموو مەشغوڵ کرد بە نانەواتیەکەوە، باش ئەو هەدەفەکەی دەپێکێ ئێمە بادەین بیل لە ناوچەکەکەینەوە ئەو مەستەنکەرە چی لێ دێ، با ئێمە هەڵ نەخەڵەتین نانەوایە چی گوت یان چی نەگوت، دەی ئەها نان کرا بەچەند چی نەکرا. ئێمە باش شتە گەورەکەمان لە بدەکە کە چاکسازی کە دزە گەورەکەیە. ینی ئێستا پێ دوایە کە کاک کاروان ئەو سێکتەرانی کە پێویستە بە جددی چاکسازیان تێدا بکرێت چی و چین بۆ نمونە؟ بۆ نمونە نەوت، بەڵێ بۆ نمونە گومرگەکان، بۆ نمونە هێزی پێشمەرگە، ئاسایش، شورتا پێدە لێوە دەستێ بکرێت. هەر کاتێک ئێمە هێزێکی نیشتیمانیمان هەبوو فرعون کەس دەتوانێت بچێت لە دزی بکات نەوت بدزێ، ئێمە کاکە چەک بەدەست وهانەوەیە، بەدەست حیزبەوەیە، بەدەست گروپێکەوەیە. ئەگەر بێ بەدەست نیشتیمانەوە بێ، ئەگەر بێ و هێزی نیشتیمانی بن ئەمانە چی دەتوانێت سەروەتی ساماتی
ژێردەی سەردەی ببە شێ دەتوانێت دەستەکان خۆشکا کاروانجان بەڵێ جان یعنی کاکە نوێر یعنی ئێمە پێویستە هەموومان وشار بینەوە ئێمە کاکە گۆڕانکاری با لە خۆمانەوە دەستەکەن لەوانەیە کاروان عیبی نەبێ وەکو شەخسی خۆم بەڵام من دەبێت چاوکەمە جیرانەکەم میلەتەکە ئینشاءالله هەموومان هەوڵ بدەن گۆڕانکاریدا بکەین لانی کەمەکە بەموکە قەڵەمەکەمان ئینشاءالله گۆڕانکاری بکەین دەستەکان خۆش بە قوربان تۆزێک لەو لای کۆیە دەسمە تەقتەق کاکێ من سڵاوی خوارد دەبێ کاکێ من سڵاوی خوارد دەبێ بەڕێزم باشی سڵاو بە قوربان کاکێ من پێ دوایە کە چاکسازی دەبی لەکوێوە دەست پێ بکە و چ بکرێ بۆ ئەوەی کە بە فعلی وڵات ئاوەدان بێ خێر و بەرەکەتی ئەم وڵاتە بۆ هەمووان بێ سەبارەت بە چاکسازیەکانی حکوومەت وڵای خود چاکسازی من پێم وایە ئەگەر بەتەواسی و بە یاسایی بکرێ شتێکی زۆر باشە بە وڵات ئەوژێتەوە بەڵام من پێم وایە چاکسازیەکان سەرەتا لە سوەکان دەست پێەکە لە کاسبکار سوکانەوە تا حەدی وەسەد ئەڕوا ئیتر لەو بەدا باوەڕاکم بەرەوسەوتە بڕا خۆی گرنگە لەسەرەوە بێتە خوارەوانیە خۆی وایە ڕاستە تەواو بەڵام لێرە بەعەکسەوەیە لە بچووکۆ دەست پێکرێ بەداخەوە بەداخەوە وڵای پێم وایە شتێکی باشە بەڵام کە هەتا سەرەوە نەڕۆی یانە سەرەوە دەستەکە خوارەوە یعنی حسابی چاکسازیە نەکراوە باش دەبێ ئینشاءالله دەستەکان خۆش کاک هەمجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس یعنی تۆ وەرە یعنی بازێکی زۆر بە حساب خراوەتە سەر خەڵک لە کاتی کڕین و فرۆشتنی خانووە لە کاتی بەناوکردنە لە کاتی دوکانێکت هەیە لە کاتی سیارێک دەکرد دەفرۆشی لە کاتی کۆمپانیایەکە ئیشێکە یعنی تۆ وەرە با چاکسازی لەو بابەتانە بکرێت چاکسازی لە هەموو ئەو بەشانە بکرێت کە بە فعلی گرنگە تۆ وەرە لە کوالیتی کۆنتڕۆل کاک حاجی یوسف لە هەولێر کاک یوسف بەڵێ جانەکەم سڵاو بە قوربان بەڕێزم ئەمن چاکسازی بە ینی مەسئول بازانی کە سەرۆکی حکومەتە با نایبینم بە تەشخیص بم سەدا مەسەڵەن ئەو بەڕێزاتوە مقابلەی هەبوو داربە دەرچکردنی ئیشە شتێک بێ عاتێ و بۆ نەکرا بە دەرچکردنی ئەو لەوەی تاگەستێکی ئەوە ئێستا عیزش ناوێت تەکردنی ناتوانێ عیزش تۆ دەوێتنی ئەخەڵ چاکسازی بۆی دەکرێت کاک یوسف یعنی پێ دوایە کە ئەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە خەڵک ببینێ بەڵام خەڵکێکی حەقیقی نەک ئەو خەڵکەی لە بارەگا حیزبەکان دەینێرن بۆ نمونە خەڵکێک بەڵێ ینی بانی خەڵکێک بەفعلی خەڵکێکی خاوەن مشکلە بێ و بتوانێت بگاتە لای و شەکوای خۆی باتە لای و چارەسەری بۆ بدەزێتەوە بەڵێ ئەو تاکسازی نییە عیزش نەگەوتە تەمچی معزومانی وەزیران ومعرفش جمسم بيدن رسينان وديان نقصيا تو كاولاتيك شو انجمني وزيران ويستت رساليك عريزيك بنوسي بيجيني بلام نقيشت بالي انا اقول هم ممنوع كده نادي وفلجات نادي على الجو لا انجمني وزيران اهو كده هو التاكسي وبويته كده هنا كثير كده دەستەکان خۆش کاک یوسف زۆر سپاس بە قوربان دەسمە چەمچەماڵ کاک باوکی هەناسە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركات بۆچوون و بڕوای باوکی هەناسە پێویستە لەکوێوە دەست بە چاکسازی بکرێ و چۆن دەست بە چاکسازی بکرێ و چی بکرێت تاوەکو وڵات کاگەنۆر گیان ئەمانە ئاگا چاکسازی زانن چاکسازی لە نانەوەیەکە دەست پێکا لە سەمرخانەیەکەوە ئەمە گاکە پێکردنە بەو خەڵکە برا جوانەکەم پارێ ئەم میلەتە بۆ شۆڕە ئەگە ببوایە ئەم نابەرپرسەی سەرۆکی حکومەت ئەگەر نابەرپرس نەبێ ئەم هەموو پارێ بۆ شۆڕە بابە بیدەوە حەفارە و شۆفڵ و بەزم و ڕەزم سەنگەرەکانی پێچون بکە ئێمە باوکی منکە لە دایک نەبووە شەڕی کورد و عەرەب هەیە ئێدە باوەکو حەمازەوی کۆمەڵە چنیان بکە بەیانی حکومەتی عێراقی حسابی بۆکە بەس ئێمە کورد بەس تەنها بە تەمای ئەوەی داعەکە بدزین و ڕابکەین قەت مەلکیامان نەبینی کوردایەتی بکە بەس دزی یان دەڵی ئێ بابەکیان کە وەکو پارەکە بە منەتەکە نادەی ئەی باشە بەیانی کاگەنوەر توخوا یەک دەبابەیەک و یەک کۆپتەرە بێ هەتاوەکو
تورکیا و ئێران وامانەنا ئەتوانین شەو ڕۆژە مەقامە بکەین. پێ وایە کە لەسەر قسەی جەنابەت ئەگەر خەڵکێک ئینشاڵڵا ئەو ڕۆژە نبینین کە ئێمە جارێکتر هێرش بکرێتەوە سارمی کوردستان، بەڵام خوانەکە ئەگەر حاڵەتێکی وا و پێ وایە کەس بەرگری بکە. نەعەشە بڵا خۆم لە ماوەش بووم لە سەعات 12 شەو ئامەلیواکانمان ڕای کرد. بەڵێ لە سەعات 12 شەو ڕایەکرد لە مەدخەی نەوجور خۆیان ساردەوە فەرعەکەی نەوجور بەیانی سەعات 10 تەلەفۆنە بۆ مەکەوتی ئەوەمە ڕێوە ئێمە لەکوێ دێمەوە لای دووسم لێ گیراوە لای تاوخم لێ گیراوە لەکوێ دێمەوە خوا بۆمانێکردی سرە کۆنێکمان دۆزێەوە لەوە هاتینە هەڵدەمەزێت و هاتنە لام کۆمەڵە پیاوم لەگەڵا بخۆداسایی دەستیکە بەرجێندان بە ئامەلیواکان وتی گەوادانە بۆ چۆن ڕاکا کردووە ئەمە کوردایەتێکەمانە دەستەکان خۆش ئەگەر چوار سەنگەری بە قووەتمان هەبێ چوارشتی بە قووەتمان هەبێ لەوانەیە ئەو حکومەتەی سۆزی حسابمان بۆ بکە وەکو جوو گەندەلەکەکە کاکە بیدەن لە حەق ئەوەیە. دەستەکان خۆش باوچە هەناسە لە چەند چەماڵەوە دەچم بۆ گەرمیان کاک عەبدوڵڵا سڵاوی خواد لێبێ. کاک عەبدوڵڵا پەیوەندەکەی پچڕە وەڵڵاهی یعنی زانی چۆنە ئەمە ئەگەر ببینین چاکسازی دەبێ لە شوێنە حەساسەکان لە شوێنە گەورەکان لە شوێنە مەترسیدارەکان یعنی ئەگەر تۆ سیرکەی ژیانی خەڵک ئەمڕۆ ئەگەر چیمیابارانی ئەو ڕژێمانەش نەما بێ بۆ ئەوەی کە کوردی پێ چیمیاباران بکەن بۆەوەی کە قڕمانکەن و بەجارێ لە ناومان برن بەڵام ئێستا هێواش لە ناومان دەبن بە خواردنی بەسەرچوو بە دەرمانی بەسەرچوو. سەبیحە خان فەرموو. بەڕێزەکەم ئەوە لەگەڵ ڕێزمە ئەوانە نەک هەر لەلایەکەوە لە هەزار لاوە زەرەریان لە میلەت داوە من وەکو کوردێکەگەر سوێنێ هەبێ ناسنامەی کوردایەتی بسڕمەوە سوێی سڕمەوە نەک لەبەر سەبیحە خان بۆ وا تووڕێی ئازانی چۆنە تووڕە لەسی تووڕەنە من بیرم نییە لەواتە تۆ لەدایک نەبوو بێتی من ئەزانم ئەوە میلەت چی کرد لە پێناوی کوردایەتیە ئێستا نەک جارێ 1 ملیۆن جار ئەڵێم خاسا لە کوردایەتی نەک لە نەتەوایەتی و ئیمان و ئەوە بەڵام ئەکو مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ ئەسحابە ئەسوسێت پێ لە نێلورە ئەپارێزێ یعنی لەگەڵ ڕێز ماشتیوە ئەبێت ینی دێن ئەم هەموو گەندەڵیە گەورەیە هەیە دێن یەخەی نانەوایەکی داماو دەگرن وەڵا نانەوە وەڵا خۆکە ئاخر یعنی ئەو سەرپەرستیاری شتێک ئەکار لەم وڵاتی ئێمە کە وڵات وێران بووە بڕۆ یاری هەنێ سێنەیە هەر وەکو وێرانەیە نەک وەکو وڵات و ئاوەدان ڕەنگە بەوە بنازن هەرسی داهاتی خەڵک هەیە ئەیکەن ئەیخەنە پێناوی هەڵبژاردن و گوێلای بەرزبەرز و ئیشەڵا خوا زەلزەلەی بۆ بگێرە دوعای ناخبەدە دوور لە یاری پێچاوانەکان لەگەڵ ڕێزمە لەوە تێ تۆ لەدایک نەبوو بێتی کاتێکە ئێمەی میلەت والله ئێستا خەڵک هەیە بە ژن و پیاوە ئەڵێ پێشمەرگەی دێرینە ئەسوان ئەو کاتە هەر یعنی دوو دێتی مناڵێکی شیرەخۆرە بووە ینی ئەوەش بەشێکە لە گەندەڵی لەگەڵ ڕێزمە هەر گەندەڵی نییە هەر لەگەڵ ڕێز بە هەرە بێخوا ئەو بەدەسەڵاتە دێ سنوورەکەی دەسەڵاتی ئەمانەوەکو ئەو خراپەکارانەی تر بسڕێتەوە ئینشەڵا بەڕێزی زۆر سپاس زۆر سپاس تۆزێ دەچینە ئەولاتر دەچینە تەچیە دەستەکان خۆش سەبیحە خان. کاک سەمەد سڵاوی خواد لێبێ. کاک سەمەد پەیوەندەکەی پسرا لە تەچیەوە داوای لێبردن لە کاک سەمەد دەکەم ئەوەی کە گرنگە چاکسازی تیا بکرێ ئەوەیە کە پە ملیۆنان دۆلار تێیدا بەهەدەر دەبردرێ ئەوە ئەساسە ئەوە باشە بەڕاستی چاکسازی تیا بکرێ ئەو پارە زۆرە بجاردرێتەوە بۆ نێو خەزانەی وڵات و تاوەکو ئێمە بەڕاستی بتوانین سوودی لێ ببینین. کاک لەطیف لە سەید سادق. بەڵێ کاک لەطیف سڵاوی خواد لێ بێم کاتت باش بە قوربان. باشی بە قوربان حواڵ باشە. وەڵاهی چاکسازیان دەست پێ کرد لە سەمونفرۆش و نانفرۆش پێم وابێ ئەوەش هیچ گۆڕانکاری و کارگەریەک دروست ناکە لە بەرەوەی بەڕاستی گرفتەکە لای ئەوان نییە.
من علي باطير زور خوشوي صلاح الدين بهادين زور خوشوي زور اوان دي الرحمن اسنو تون بحلب جاي بس ساقي بندا ولا شوربة الموت شوربة الغاز نانرن تقدو برمي النوت بولتي في ثلاثي كاغ لطيف جان چه نوتو غاز دنيري بو خلشي هلبزا يقرتو كوما خيرا كان بفقير وزارة كان كتيب وايدا مشوان كنادا يجيني رن بو فقير كان لطيفي صحيح مين فقير لطيفي سلفي كسلفين يا سلفي صالح انما سرسر من بلا ما سلفين اوانا سليبين والله هم سلفين هنا كاك لطيف ترمي لنا كان بو بنير نقل بازي هذا بو كري مسعود برزاني وبو اولتي سلفي وان تروح تحت هي تروح بوا قرمي كاك لطيف بوا طلت قرمه قربان شون من خم ازانم خير وخيرات يا كثير كومالو يقرتو اي كان بفقير وهزارة كان كتيد وعيلة دندانا عشان دن بو دكتاتورانا دن بو جنيانا والله ودي لا اول خلقي بشري هاتوا خوها قدارة بشر كزنات وصدام سنزور راسري بالله دمانا عوايا تركمان كاكا دەستەکانت خۆش بێ وڵی کاک لەتیڤژان یەگرتو کۆمەڵ ناگەڕێن بەدوای ئەوەی کە شت بدەن بە خەڵک یاخود خێر بکەن بە خەڵک تاوەکو چاویان لەوە بێ دەنجیان پێ بدەن ئەوان خێرەکە دەکەن و ئیدی چۆن دەڵێ لە پێناوی خوا و بۆ خزمەتکردنی وڵات و بۆ ئەزانم من خۆم ئەزانم چۆنە مەسەلە ئەزانم لە چۆ قسەیەکە من ئەڵێن با بڕۆ خێر پەرلەمان بردین بەبێ هاونان خوا حافیزتان بێ خوا ئاگادارت بێ کاک پۆڵە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە کارمەندەکان کاک پۆڵە یەک دەقەم مایە بانگ دەست پێ دەکا دەقە کونیم مایە بڵێ ئۆزگا دوای بانگەکە وەرت بگرت بایە خۆت ئاوا تەلەفۆنەکەت کردووە فەرموو قسە بکە ئاسایی بەڵێ خۆی ئەگەر بە بۆچی بی بۆبی دەیان بۆچی سیاسیمان هەیە وەڵام نەدراوەتەوە دەیان بۆچی کارژێڕیمان هەیە دەیان بۆچی داراییمان هەیە کاک پۆڵە توخوا چاکسازی لە نانەوا و لە سەمونخانەکان دەست پێ دەکا ناخۆ لێرە ئەوەیە بوونی یاسا چاکسازی بۆ لە کاک ئەنوەر بۆ لە وڵاتان ژێمان لە وشێ نابێ باز لە یاسا دەکرێت ئەگەر یاسا هەیە ئەو پینەوپەڕۆیە چیە چاکسازی ئەگەر یاسا هەیە تۆ خۆت لەسەرەوە پارەت پیا کردووە بە سیاسایەک پێات کردووە جوانە هەڵبژاردن ناکرێ واتان لە میلەت کرد بە سیاسایەک میلەتی کوردتان ڕەزیل کرد بە سیاسایەک گەندەڵینی ئەوانە خودی چاکسازی ڕاستکردنەوەی ناخەکانە بۆ کوردتان لە عێراق بۆچی کورد لە عێراق کرا هاوڵاتی پلە شەش دوێنێ لە گەڕەکی نەورۆز بۆ ئەوڕۆ گەڕەکی عەرەفایە بۆچی سەر کۆماش کۆی میلەتێک دەشتێنی بۆچەکان زۆرن بۆچی کورد بەتەوازەیە بۆچی هەندێکیان ئاهەنگ دەژێڕن یەکێک بۆتە سەرۆکی زانایانی ئیسلامی بە شەرتێک بە مەرجێک دژی میلەتەکەی بێ بۆچی زۆرن دەبی لە ناخەوە ڕاست بکرێتەوە دەبی لە ناخەوە ڕاست بۆ بین ئایا میلەتێکین شایانی ئەوەی وەک میلەتانی ترخوا ئێمەی خەڵق کردووە نەخێر گەورەکان وایان لێ کردین دەیان بۆچی تەواو نادەن دەستەکانت خۆش بێ کاتم پێدای سپاس دەکەم زۆر سپاس قوربان ناوبڕێک و دەگەڕێم وڵاتە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله
حي على الصلاة حي على حي على الفلاح حي على الله أكبر الله أكبر لا إله إلا الله. دووبارە سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، گەڕامەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. کاک ئەحمەد لە کۆیە وەردەگرم. کاک ئەحمەد سڵاوی خوات لێبێم، کاتت باش. کاک ئەحمەد لەکوێوە چاکسادی دەست پێ بکەین؟ لە 8 سەمون بە 1000 دینار یان لە تەنکەری نەوت بە $1000 بە چەندە؟ $10,000 نام چەندە؟ والله ما مخزن تاكسازي كان خوشة كنت من دي بهزار نبدأ من دي بهزار بلا موسى بجي يقود خلص هتا حد باش بكري موضوعك أولي شوف كلا سوري هولي كده بتوع بس تقريبا برا دورة أنا اقتنعت مثلا ما كبرا دورة وقت ما تقول فباوشي هم خلصوا براسي بديت سوري خلص بكا بديت سوري همون چیز رو تام کنم خاطی کن اگر دو سارکوی تنها سارکوی لطفی اونا بعد بکن بعد ساعت زکی دین نفتان شواسه شو هم هرونی کردستان هم ولا هم ولا تان في خوزون بلا سودی آن دو بعد سقام رجبانه کام اونیا برای تنها داخلی کوی دادی خواهی صاحب محمد مدحت میشه تصریح شراری کوی و وزود دادی سقام راست تا به حالتان قبیل جدا خرابتان پروژکان راست تا خواهی میشه راست ولی هم دستن ساده کول هم دستن دست دکتر که مثلا چیز جوات برای تو جانا پس کیا مثلا که پروژه که بره آوا تراش تا بره آوا ندبا سرکار رابطه داره استاد بوده که آوا داده جابا بلام استاد سانا سراغ درست نسراغ ساز مسئول بردانی سرچی خدمت جوهری کردستان دستیل دستمون دستمون دوستی کلام ندو موسیقی ندو جیجان لطفاً خدمت دمالتون دانه دو مستمون دوستی من از فارم نجیبان رابطه دوستم از هزار بزار آسایه. آمد راستی دستی نفت کو بحث مسافات و استیل بخشاری کو نبود استیل نبود. از ایشالا لورو دالو برنامه سجنا بدیشه و کلاسم برنامه کامیشه. بخوان درسته لانه بخوان مسئول اول آن نبود. کم جهان جهاز لدرسته شده به حالی برن. یعنی نردانی وز اکانتون. ایشالا خواهی داره از دور سر راستو تا دو میلیون تفاقد رفتن تو او سيسانا من بو حلقه ابو صدق ثاني خاي جوره ان شاء الله. دەستەکان خۆش کاک ئەحمەد، ئینشاءالله باش دەبێ، ئینشاءالله خەڵک دڵی خۆش دەبێ، ئینشاءالله موچە دێ، ئینشاءالله هەرچی کەم و کوڕێکە چارەسەر دەبێ. وەڵاهی جا دوعای خەڵک بۆ چییە؟ بۆ ئامینەکەیە، بۆی کە بەڕاستی ئێمە لەو ناخۆشی و لەو هەموو دەردەسەریەی کە ئەو میلەتە لە ڕابردووە بینیتی، یعنی بەڕاستی بە چاوەڕوانی ئەوە نەبوو کەوەی ئێستا ڕوودەدا لە دوای ڕاپەڕین، چکە خەڵک بەڕاستی کە ڕاپەڕینی کرد و کە ڕژێمێکی دیکتاتۆری چۆن دەڵێ ملهوڕی خۆسەپێنی لەسەر لاچ و خوای پەروەردگار وای کرد کە زروفێک هاتە پێش و ئەم دیکتاتۆرە ڕۆیشت، کورد ینی چاوی لەوە بوو ئیدی کە خۆی حکمی خۆی بکا و ئیتر چۆن دەڵێ ساڕێژی برینەکانی ڕابردوو بکە. بەڵام ئایا وایە ئێستا
ئەوەی کە شۆڕشی کردو، ئەوەی کە ماندوو بوو، ئەوەی کە خەباتی کردو، ئەوەی کە شەهید و قوربانیدا و ئەوەی کە برسێتی و توێنێتی و دەربەدەری بینی و ئەوەی کە لە خەڵکی دی ئەنفال کرا، ئێستا بەڕاستی هەر لە ناخۆشی و لە معاناتدایە. ئێستا لەوانەیە هەندێکیان زۆریان کرێی خانوویان پێ نەدرێت، لەوانەیە ئێستا موچەیان نەبێت، لەوانەیە ئێستا کە دا و دەرمانی پێویستیان پێ نەکڕێ، بەڵام دەبینین بەداخەوە زۆرێک ینی کە لەوانەی بای نازانم دەڵێم چی ماندوو نەبوونە، بەڵام ئێستا کە پشتی شێریان بەرکەوتووە لە خێر و بێر و لە سەروەت و سامان و لە پارە و لە کۆمپانیا و لەو بابەتانە، ئایا ئەمە ڕاستە؟ ئایا ئەمە ڕەوایە؟ ئایا دەکرێت میلەتێک ئاوا چاوەڕوانی ئازادی و سربەخۆیی و تەبایی و چۆن دەڵێ خۆشگوزەرانی بێ، بەڵام بەدەستی کورد و بە سیاسەتی کورد و بە چۆن دەڵێ بە حکوومەتی کوردی ئێستا کە ئاوا بەو شێوەیە ئەم هەموو قەیرانە دروست بووە، ئەم هەموو قەیرانە هەیە، یعنی تاکەی گەندەڵی و هەروەها چۆن دەڵێ کاری خراپ لەو کوردستانە پەرەی سندووە. چاکسازی دەبێ بەڕاستی لەسەرەوە ڕادەست پێ بکە بێتە خوارێ، چاکسازی لە کۆمپانیا زەبەلاحەکان، چاکسازی لە وزارەتەکان، چاکسازی لە سنوورەکان، لە فڕۆکەخانە، لە کۆمپانیاکان، لە هەموو ئەو شوێنانەی کە پشتی شەریان بەرکەوتووە لە داهاتی ئەم وڵاتە، دەبێت چاکسازی لەوێ دەست پێ بکە، با چاکسازی بگاتە هەموو بەشەکانی خوارەوەی کە ژیانی خەڵک پێوەی بابەتە، بەڵام بە سیلسیلە، بەڵام بە حەق. بەڵێ دایکی پەروین لە هەولێر، سڵاوی خوارد لێبێ، فەرموو. بەڵێ کاکە، وەڵامی لە ستۆرەکەی حەزم لێ بوو هەندێک بشارەکەی بکەم. فەرموو. بەڵێ کاکە، وەڵامی دەزانی وەزعەکە لە بەرچی ئەو هایە، چونکە هیچ ڕاستگۆیەک، هیچ حەقێک نەمایە. چۆن؟ یعنی مەسەڵەن هیچ ئێستا ئەحزاب بەناو ئەوەکان، ئۆپۆزیسیۆنەکان، ئەوانیش لەگە دەسەڵاتن لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار نین بەڕاستی. چۆن بۆ نمونە دایکی پەروین ینی ئینسان زانی چۆنە؟ کەس لەگە گیرفانی فەقیری نییە، زانی چۆنە دایکی پەروین یعنی ئەمە هەمومان مرۆڤین، کەسیش بێ هەڵەوپەڵە نییە، بەڵام ناکرێتەوە حزبێکی معارەزەی بێدەسەڵاتی هیچ شتێکی بەدەست نییە هاوتایکەی لەگەڵ حزبێک کە هەموو بەشێکی ئەم کوردستانی لەبەردەستە. بەڵێ دەزانی بۆ متحد نینە، ئێستا مامۆستایان لەسەر جادەنە ڕێزمەنیە، یعنی لازم نەبوو سەرکردەی ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنە هەموو لە پێشەوەی وانبانە، یعنی خەڵک هەموو عام بەعام، یعنی مەسەلەن ئێستا دەبینی مەسەلەن مەجموعەک لەسەر جادەیە، مەجموعەک حەقی بەویدا نییە، دەرێ ئەم چیشم بەوەیە، مثلا مامۆستا لە سەجادەیە، دکتۆر لە سەجادەی نییە، دکتۆر لە سەجادەیە، کاسبکار لە سەجادەی نییە، کاسبکار لە سەجادەیە، ئەویدی لە سەجادەی نییە، یعنی بۆ بەرەیەکی متحد دروست نەبی. دایکی پەروین ئۆپۆزیسیۆن پێشەنگی بیتن، ئۆپۆزیسیۆن لە پێشەوەی بیتن، دایکی پەروین دەنگ بداتەوە، دەنگ نەک دەنگی مەجموعەکی بچووک بیتن لەو کۆمەڵگای، دایکی پەروین نەتوانێت شتەکەی تەقینێتەوە. دایکی پەروین ئەگە گوێت لە من بێ، بەڵێ ئەگە هەر هیچ نەبێ لە سنووری منطقەی سلێمانی بە 50 بە 60 هزار مامۆستا لەوانەیە هەبێ، ئەگەر ئەمە چکە ڕقەمم لانیە بەس لەوانەیە زیاتریش هەبێ، چەند سەد کەسێک لە سەجادەیە وایە؟ بەڵێ. ئەی مامۆستاکانتر لەکوێن؟ ئەخەمیش ئەوە نییە بەڕێز دەرن، دوای خۆ هەر مامۆستا موچە خۆر نییە؟ فعلا ڕاستە، بەس ئەمە دەرم دەبی خەڵک متحد بی، یعنی پێکەوە لەسەر جادەی بی، یعنی بە کیانێکی کچکە، بە مەجموعەتی کچکە، بەڕاستی دەنگەکە بەرز نابیتەوە. ئەی تۆوەکو دایکێک پێ دوایە کە چاکسازی دەبی لە شێوە دەست پێ بکە؟ بەڵێ وەڵاهی ئەم پێم وایە ئۆپۆزیسیۆن کە بودجەکی ئەوەی وەردەگری خەیاڵی، بەڕاستی یعنی لە هیچیان کەم و کوڕیان نییە، وەلیە بەڕێز ئەخروانی دایکی پەروین ئۆپۆزیسیۆن لە چێ بوو جەوەردەگرێت؟ ئۆپۆزیسیۆن لە چێ بوو جەوەردەگرێت؟ ئەزانین چۆنە با پێت بڵێم لە 2014ەوە غەیری دوو حزبی دەسەڵات و چەند حزبێک کە لەگەڵ خۆیانن هیچ حزبێکی تر ئەستن موچەی نماوە. قەینا بەس کەم و کوڕیان هەیە، وەکی خەڵکی هەژارن، حتمن ئەنپۆل ئەندامەکانیان فەقیرن. بەڵێ چاخۆ ئەندامەکانی وانش هەر لەو کۆمەڵگەیە دەژین، خۆ لە مەریخ ناژین. باوەڕای دانیمە مامۆستا، یعنی فەرق و جیاوازی لەمابەینی هیچ حیزبێکی ناکەم، بەس بەڵێ ڕای خۆتە.
ئازادی داچی مەسەلە ئازادی نییە برای بەڕێز یعنی خەڵک حەق بڵێ حەق بێژ بیت یعنی بۆ هەمومان هەر کەسێک بەناو ئەک خۆڵ بکەینە چاوی خەڵک دەستەکانت خۆش بێ زۆر سپاس خوشی عەزیز زۆر سپاس هاوڕێ کاک هاوڕێ سڵاوی خوا دەبێم کاتت باش قوربانی تۆ ماوقەجە سپاس بە قوربان لەکوێوە دەست پێ بکەین لە چاکسازیەکان قوربانم لە دەبەریشاوی خۆشەویستی ناوچەی گەرمیان و لەوە دەست پێ بکە بە تۆ دەکاتم دەبێت ڕەحمەتی خۆشی فەرموو سڵاوی خوا لە تۆ لە ئەو دەبەرەش بێ قوربانی تۆ داوەکەجان لەکوێی دنیا هەیە لەکوێی ئەم دنیا هەیە کە موچەکەم بکرێتەوە و لەسەر فەقیر و هەژار بێ ئەی بۆ لە خۆیانەوە دەستێ ناکەن لە کۆمپانیاکانیانەوە لە نەوتەکانیانەوە لە ئەوەی کە خوا پێدان نازانم خوا پێدانیاوە زۆر بدیان باشە لەوە بۆ دەستێ ناکەن لە فەقیر و هەژارە بۆ دەستێت لەکوێ ئەم دنیا هەیە کە کارمان مامۆستا لەسەر دادەوە جوابی نەداتوە ئەمە چیە وەڵاوە عایدی سلێمانی عایدی یەمەنی باشە ئەم حیزب ئۆپۆزیسیۆنانە کە نازان بێ دوانزەیە باشە ئەنداوە پەرلەمان نەما دادان پەرلەمانکە چی تێکەن خەریکە چی تێکەن ئەوە پەرلەمانیش نەما یعنی ئەم پیاوانە گوێ لە ئینسان نادرێت چاو پیا بە ڕێژەیە بۆ جوابی خەڵک نادرێت جوابی چی بداتۆ هیچی نییە پارەیەکە لە بەغاوایدا نێدا ئەمە ئەم هەموو داهات و نەوت و ئەم هەموو موادی غەزایی و ئەم هەموو پارە تێت ئەیکوا ئەی ئەمە خواوتی 320 میلیاردمان هەیە ئەی ئەمە 4 مانگەم 320 میلیارد چی داهات ئەی بۆ نایدەنە فەقیر و هەژار دەبەرەوە بەغا ئەزانێ ئەوان ڕاست ئەکەن ئەوەنە باشە ئەوەی ئاسۆتانێ ئەی بۆ ناکاتە بەدەستی بەغا و بەغا بڵێ ئەمە پارەکەی ئەی ئەم حیزبانە بۆ دەنگ ناکەن یعنی هەر خەڵک تەلەفۆن بکاوە هەر خەڵک تەلەفۆن بکا ئەیدا ئەم حیزبانە بێنە سەر خەت بێژن بۆ خوا بەس بۆ ئەو خوا و هەر کەسی حەق نەڕوا لەو دنیا چاوی نادوێ ئێوە کەناڵە بەڕێزەکەی ئەوە ئەزانی ئەو کەسەی حەق نەڕوا لە قیامەتە چاوی نادوێ یعنی ئەم مەسئولان هەتا کەی ئێمە حەد چاوەڕێ بکەین و هەر داوا بکەین و هەر داوا بکەین دەستەکان خۆش سپاس بە قوربان سپاس بە قوربان لە گەرمیانەوە بۆ حاجیاوە سڵاوی خوا دەبێ باوکی هەریات سڵاوی خوا دەبێم کاتت باش باوکی هەریات وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه سپاس بە قوربان لەکوێوە دەست پێ بکەین باوکی هەریات چی بکرێ ئایا لە نانەوا و لە دەستژێڕ و لە عەرەبانچیەوە یان لە خاوەن کۆمپانیا و لە نەوتی بەرمی بە تەنکەر ڕۆیشتوو لەکوێوە دەست پێ بکەین وڵای ئوستاد ئێمە کێشەی نانمان نییە تێگەشتی بۆ نمونە ئەگەر کار و کاسبی هەبێ ئەگەر موچە هەبێت ئەگەر 2 نان بە 1000 دینار بێت کێشە دروست ناکات ئەگەر پێک بنزین بە 2000 دینار بێت کێشە دروست ناکات بەڵام من ئەگەر ژیفانت دینارێکی دیانە بێ چی لەوە بکەم کە 15 نان بە 1000 دینار بێت تێگەشتی بەڵام ئێمە یەکشتیشکە بەڵام ئێمە ئەم هەموو مامۆستا ئاینیەمان هەیە ئەم هەموو پرۆفیسۆرەمان هەیە ڕێزم بۆ هەر هەمویان هەیە باش قەیناکە ئەمانە ئێمە سەپاناوتنەوەی ملەتەکەمان موسڵمانە تێگەشتی ئێستاش خەڵک بە قسەی مەلایەت ئامادەی بێتە سەر جادا ئامادەیە کە هەر شتێک مەلا بڵێ ئەو جێبەجێ کە ئەی باش ئەم مەلایانە ئێمە ئیشیان چییە ئەم پرۆفیسۆرانە ئێمە ئیشیان چیە جارە من مەلایە دەبینم دێتە سەر تەلەڤیزۆن دیفاع لەمانەکە مامۆستایەکی جامیعە بەو پەڕی شەهادەقەی خۆی دێ دیفاع لەمانەکە ئێ باشە قەیناکەم کوردستانە بەرەو هەڵدێرە ڕوا یعنی حاش حازی ئافرەتێک بەرەڵا دێنن ڕێزمێ بۆ بوونەران لەم لارە ئافرەتێک دێنن کۆمەڵێ پارە و بە زمڕەزمی ئەدەنێ باشەم ئافرەتە بەچی وا دەوڵەمەند بوو من تەمەنم 41 دانە ساڵە لە تەمەنی 10 ساڵی و ڕائەکەم بۆ من تا ئیسە زەکاتێکم نەبوو بۆ من تا ئیسە سارێکی چاکم پێ نەکڕا ئەی بۆ لەو ئافرەتەکە بنیم سارێکی لە بنایە 20 دەفتەر 15 دەفتەرە ئەی پارەی میلەتە نییە ئەی پاریش ئەم شەهید و حەکی و بەستە زمانە نییە ئێمە هەمومان هاوڵاتی ئەم ملەتەین هەمومان بەشمان بەم وڵاتەوە هەیە بەشمان بەم پار و پولەوە هەیە سازیی با بەما ئەمە ئەزانی چۆنە خۆی هەموو جارێک بربەستێک دروست دەکرێت دەمێ کێشەی نانەوەیە دەمێ کێشەی نەوتە ئەخە بڕای بڕۆ لە ئێرانە بڵێ بەرمی نەوتەکردم بە 150,000 دینار کابرای ئێرانیدا دەبان سەرخۆیە ئەخە 150,000 دینار ئەمڕۆ بەچی پێیاوێت کابرای لە کۆمپانیای گارێکسا مانگی 350,000 دیناری هەیە تێگەشتی بە 3 مانگ جارێک وەرێگرێ بڕای بینیمە لە سرێنیان ڕاوەستاوە و تۆ دیستێ دانەمانگەم و چۆمە ڕەنگتووە داری ئەم نانەشم کەنانەکەی پێ بکڕم
دەستەکانت خۆش باوکی هەریەت سوپاس دەکەم بە قوربان عفو وەزیر هەیە لەو حکومەتی عێراق موچەکەی 50 ملیۆن دیارە باشە کابرای 50 ملیۆن نار چۆن لەتوانێت وەکو کابرای کۆمپانیەگارێت بشێت ئەخشتی وا بێت دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس هەر ئەوە لەما خۆی گەورە چاشکە ئیلا دەبێت خۆی گۆڕانکاری بکەوتەوە بەخوا دەبێت ئێمەش باش بین نزە خۆش باشکە سوپاس دەکەم بە قوربان ئەتەمای خوای لە حاجیاوە دەسم بۆ ڕانیە ڕێگاکە نزیکە زۆر دوور نیە سڵاوی خوارد لێبێ کاکێ من جان کاکە سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه زۆر سپاس براگەورەکەم حەزێنی بە سەبارە بە چاکسازی ئێتاوە قسان دەکەن بەڵێ یەک شت عەزێر نەبێت طبعا حکوومەتی هەرێم وەکو حسابی خۆی ها چاکسازی دەکات مۆزوعی ئازوشتی وا بە حساب تاپۆی بکاتە تەجاوز نەهێلێ و ئیتر حاز خۆتان ئاگادارن زۆری مەسئولەتان برێت تەجاوزیان دەکرد بەهەرحاڵ ئێستا لەم حاڵەتی ئێستادا کەوا ئێمە تێداین لەو حاڵەتی کەوا ئێمە ئێستا تێداین حاڵەتێ دروست بووە بۆ کەسێک هەیە ئێستا حکومەتێکم لەوان لە ڕانیە لە ساڵی 1970ەکانەوە ئێمە خانی خۆمان بووە باشە هەستا وێنگرین بە ئیجازەی شارەوانی خانووەکەمان ڕووخاندووە باشە بۆی بیکەینەوە بەچی بیکەینەوە بە بینای برێ توزاری شوێنەکەمان توزاریە باشە لە دوای ئەوە برێن سەر شاریمان ئەوسانە گۆڕا ئیرانیەوە مەنتیقەی ئیتر یاسایە کاتە گۆڕێ گوتیان کاکە ئەوەی کە ڕووخاوەگە بەس عەرزەبی هیچی بۆ ناکرێت سوادەوری خۆشمان هەمووی کراوە هیچ کێشەیەکی نییە باشە تۆ لەم حاڵەتەدا یعنی ئەم هاوڵاتی چی بکە یعنی ئەرزەی خۆتانە چەندین ساڵە ماڵی خۆتانە مڵکی خۆتانە تیجاریە لە مڵکەوە دەیکە لە سەکەنی دەیکەن بە تیجاری بەڵێ ڕەحمەتی خوا لە بناکێشی هیچ شتێکمانی ئەی تۆ خۆشتەکەی تازە نییە ساڵی 74 عەقدی کڕینت هەیە ئیجازەی شارەوانی کە ڕووخاندوودا باشە کارەبایەکەی تقریبا 500,000 قەرزارە ئاوەکەی 700,000 قەرزارە بەس کردومە بە عەرز دەکردم بە عەرز ئەو کاتی چۆن برشتە ئیدارەکانی خۆی لەگەڵ ڕۆشتە بە شێوازێکی قانونی ئێستا چی ئێستا ڕێگر لەوەی کە بیکە ببینە ئێستا لەم حاڵەتەی ئێستادا ناهێڵن نەبیکە بینای توزاری نەدەشێڵن بیکە بینایەت هەر بینایەک بێت یعنی بە کودەکە شتەکەیان ڕاگردووە ئێستا لەم حاڵەتە چیان کردووە شتێکیان داناوە ئەلاساس بۆتان تاپۆ دەکەن تاپۆکەش کابرە 4 ساڵ 5 ساڵ ڕاوەساوە ئیتر لێرە بەدەستنی کە چاوەڕێکا بۆ نمونە ئێوەکەم بەسم لەوەی دێکا دەرێن بۆ حکومەتی چاکسازەکانی چاکسازی حکومەتی هەرێمی عین لە شتێکدا هەبووە وەکو بە تایبەتی جەماعەتی هەولێرکە مەسعود باردانی سەرۆکی ئەم حیزبێ ئەم حکومەتەیە خۆتە بێ حەلێکی بۆ بدۆزیەوە بێگومان دەستەکانت خۆش کاکێ من جان زۆر سپاس ڕاستە تۆ لەم حاڵەتیدا خۆ دەکرێت کاکە یان بێنە کاکە ناکرێت ئەوە بە معەلەقی بمێنێتەوە دەبێت یان ئەوە تەبیکە بە سەکەنی یان بیکەی بە تیجاری خۆ دەبێت تۆ لەم حاڵەتە حەلێکی بۆ کابرایدا بنێ یان کاکە بێنە بۆ تاپۆ دەکەین حەقی هەر چەندێکە پارەکە لێ وەرگرین یان ئەوە کاکە هەر لێ ناگەڕن و شتەکەیەک لایکەوە دەستەکانت خۆش بە قوربان باش دەبێت ئینشاءالله زۆر سپاس دەچم پێیان جوێن کاک باوکی فریاد سڵاوی خوا دەبێم کاتت باش بەڵێ باوکی فریاد بەڵێ فەرموو سڵاوی خوا دەبێم کاتت باش عەلەیکە سەلام سەرچاوەکانم بێەوەی لەگەڵ سەرمایە چۆن باوکی فریاد وەڵا لەخوا بە زیابێ باشین هەیبیتیان نیە بەفری تێ کردووە بەفریتیان نیە نەوەڵا خۆش خێری پێوە بێ تۆ پێ دوایە کە چاکسازی دەبێت لە شێوە دەست پێ بکەوە چی بکرێ بۆ ئەوەی کە بە فعلی وڵات سیستەماتیک بکرێ و وڵات ببێتە وڵاتێکی موسەساتی و هەموو شتەکان بە مەساری خۆیدا بڕوە برابر دەکەم سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس بە قوربان سڵاومێ بۆ کەناڵەکەتان بۆ کارمەندانی کەناڵەکەتان نەجاتی هەمووان بە قوربان برابر دەکەم چاکسازی دەمێکەیە کۆمەڵ و یەکگرتو خەریکن جارێ من کەسێکم بنەماڵەکەمان یا کۆمەڵن یا یەکگرتون کەسێکی ترمانتیانی لەلایەنەکانی تر یەکمان نییە بەڵام برابر ڕێزەکەم چاکسازی کۆڵی لێبن یەکگرتو کۆمەڵ کۆڵ لە چاکسازی بن چاکسازی لەگەڵ شەیتان نەکرێ بەخوا ناکرێ ئەمە چاکسازی لابە بەڵام پیسێ برادەرە تەلەفۆنی کرد تی بۆ هەڵاتن ئۆپۆزیسیۆنەکان بۆ هەڵاتن وەڵی ڕاستەکە وەڵا لەگەڵ یام کاکە شۆڕش کراوە هەر ماڵە دانەیەک و دوانی کوژراوە و ڕۆیوە تەبا ماڵی دوانی ترمان کوژرێت و نەجاتمان بێ ئەمانە کاکە بوون بە مۆسەکە خۆ ئاوانە بێ نەجاتمان نابێ ئۆپۆزیسیۆنەکان هەڵاتن و لەگەڵ مامۆسایان و پێشیان نەکەون و بە یەکۆ نەڕۆن کاکە و خەڵکە با تیاژە خۆیمە تیاچوین تاوە بووین تیاچوین هیچمان نەماوە
ئاوەوە ئەکرێت ئەنا بە هیچێکی تر ناکرێت بە چاکسازی چیەکەی قسە بۆ چیەکەی بۆ داروبەر قسەی بۆ مەکە ئەمجا ئەمان پیاوی خۆیان نین کاکە خەڵک پێیان ئەڵێن ئاوا بکەن ئاوا بکەن ئاوا بکەن ئەمان ئاواکیانە ئەو خەڵکە خوێنەواری نەبێ و کوێر بێ و حیج نەزانێ و شوێن ئەمان کەوێ و بیگەوجێنن ئاوە بۆچوونەکەی منە من بۆچوونم وایە نا بۆچوونم چاکسازی هەر باسی مەکەن ئەمجا شتێکی ئەی بە تەلەڤیزیۆنەکانە حکومەتی هەرێم کام حکومەت وەلا عیبم کەلیمە بڵێ دەستەکان خۆش کاک باوکی فریاد زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربان وەڵاهی گوێ لەم خەڵکە دەگری بە حەقات یانی بەڕاستی خەڵک دڵی پڕە خەڵک بریندارە خەڵک هەرگیز زانی چاوەڕوانی ئەو ڕۆژە نەبوو کە ئێستا خەڵکێک هەبێ چەند مانگێک کرێی خانوەکەی نەدابێ خەڵکێک هەبێ نەتوانێت بچێ چارەسەری نەخۆشەکەی بکە لە نەخۆشخانە خەڵکێک کە نەتوانێت بژێوی ژیانی ڕۆژانەی پەیدا بکە خەڵکێک کە یعنی دنیایەک خولیا و خەونی هەبوو هەموو خەون و خولیایەکانی لە گۆڕندرا کاک کەریم لە شارە زۆر دوا پەیوەندی بەڵێ کاک کەریم جان سڵاوی خوارد لێ بێ ئەم کاتت باش بەڵێ جان بەڵێ بە قوربان سپاس بە قوربان بەڵێ مامۆستاگیان ئێوە یەک شتن بەڵێ جان بکن ئەم مەشهور و واتە لێنە لای خۆت نایەن وەڵای مە حەزمان لێ بین قسەی ئێوە دڵی قسەی دڵی ئێوە و پرسیاری ئێوەیان لێ بکەین بەڵام خۆوان چاپێکەوتن لەگەڵ کەناڵی کوردی ناکەن و قسە بۆ کەناڵی کوردی ناکەن ئەدەی نازانێ مامۆستایان ئیسا ئەو خەوتووە یا لە ئیساحەتایە دەوروبەریش هەمیشە بەداخەوە دەوروبەرەکان حقیقت و واقعی ناو کۆمەلگا ناگواستنەوە بۆ سەرکردەکان ینی هەر دەڵێن گەورم هەموو شتێک تەواوە هیچ مشکلەیەک نییە دنیا شامی شەریفە و بەڵێ ئەوانیش ئەوە نییە کە خۆیان ئاگادار بن بەڵێ ئەڵێ خواردن زۆرە ڕۆن زۆرە شەت زۆرە پارە زۆرە شت زۆرە ئەمە وا نابێت یای بێگەتارەیەتر هەیە مامۆستاگیان چۆن ئێوە هاتن ئەوەی کە ئیساب لە دارە پرسی لە بەردە پرسی لەم حکومەتە ناڕازیە بۆ ئێوە هەڵناسن بە یەکگرت و ئەم ئیسلامیانە و بە جەماعەتی ساسوار و ئەم خەڵکە دەنگ بن بە ساسوار بە ئەو دەرچێت کە ئەو دەرچ و ئەمان لاکێت دوای ساسوارەگە هەڵەیەکی بێ خەڵک لایە بە هێزی لەگەڵان نییە تورکیا لێڵان نییە ئێرانی لێڵان نییە ئەمریکای لێڵان نییە و لاکێت چارەسەر ئەمەیە یا تەسلیم حکومەتی عێراقی بکەینەوە ئەوە بە ئاسانی ئەکاکە ئەی دەچێ خۆی گیانمان دەست و مردبینی ڕەخۆبووینەوە فەوتان و گشتی شەکرێتی سەرەتانیەتی وتەیەتی ماڵی وێران بۆ ژن تەلاقە درێمووی دەسێن حکومەت هەیە مامۆستا بەداخەوە دەیدەیکی بکەین دەی دەستەکانت خۆش بێ قوربانی تۆ بم خوا لەگەڵ کا کەریم جان چاوە ماچەکەم دەستان خۆش سپاس بۆ پەیوەندەکانتان سپاس بۆی کە بە دیار بەرنامە کۆ دانیشتون و هیوادارم کە بەڕاستی ئەمە هەمیشە هیواخواز بووین کە ساڵ بە ساڵ باشتر بێ بەڵام بەداخەوە ساڵ بە ساڵ خۆزگەڵان بەپار دەستەکانتان خۆش بێ خوا ئاگادارتان بێ خواتان لەگەڵ